ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ لە شاری هەولێر کۆبەوە و دوای کۆبوونەوەکەش ڕاگەنراوێکی بڵاو کردەوە. کۆمەڵی دادگەری لە ڕاگەنراوەکەیدا تیشکی خستۆتە سەر گرنگترینە و تەوەرانەی لە کۆبوونەوەی سەرکردایەتیدا لە هەولێری پایتەخت باسییان لێوەکراوە. لەوانەش ئەنجامدانی هەڵبژاردن و دوانەخستنی لەژێر هیچ پاساوێکدا. کۆمەڵی دادگەری پشتیوانی خۆی لە داوای ڕەوای مامۆستایان دووپات کردوتەوە و دەڵێ پێویستە حکومت لە بەرەی سزادان داواکاریەکانیان جێبەجێ بکات تا ناوەندەکانی خوێندن بکرێنەوە. کۆبوونەوەی سەرکردایەتی کۆمەڵ بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە سەرەتادا بە بەشداربوونی دەستەی چاودێری و بە دوواداچوون گوێی بۆ راپۆرتی هەڵسەنگاندنی ئۆرگانەکان گرت کە پێشکەش بە ئەنجومەنی سەرکردایەتی کران. لە بەرامبەردا ئەنجومەنی سەرکردایەتی سوپاس و پێزانینی پێشکەش بە دەستەی چاودێری کرد لە بەرامبەر هەوڵ و ماندووبوونیان لە بەدواداچوون و ڕاپەڕاندنی یارکەکانیان. دواتر مەکتەبی دارایی راپۆرتی ژمێرەی کۆتایی ساڵی 2023 بۆ سەرکردایەتی خوێندەوە و بودجەی خەمڵێنراوی 2024 خستە بەردەم سەرکردایەتی و پەسەند کرا و راپۆرتەکەی دارایی جێگەیستایش و دەستخۆشی ئەنجومەنی سەرکردایەتی بوو. هەر لە کۆبوونەوەکەدا ئەنجومەنی سەرکردایەتی سوپاسی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و ڕێکخراوی قوتابیانی کوردستانی کرد بۆ چالاکی تاجی شکۆ و سونبولی نور کە لە زۆربەی شار و شارۆچکەکان لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیدا ئەنجامیاندا بوو. دواتر چەند پرس و بابەتێک گفتوگۆیان لەبارەوە کراو ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاری پێویستی بۆ دەرکردن. لە کۆتایی کۆبوونەوەکەدا ئەنجومەنی سەرکردایەتی لەبارەی چەند پرس و بابەتێکی هەنووکەییەوە هەڵوێستی خۆی ڕاگەیاند کە ئەمە ناوەڕۆکەکەیەتی. یەکەم، تایبەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بڕیاری دادگای فدرالی عێراق، ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری هیوای خواست هەرچی زووە دادگا و دۆسێ یەکلایی بکاتەوە و لەژێر هیچ پاساوێکدا چیتر بڕیاردان لەسەری دوانە خات و وادەی هەڵبژاردن دیاری بکرێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە بۆشایی دەستوری و یاساییدا نەمێنێتەوە. دووەم، عێراق و هەرێمی کوردستان بەهۆی ناتەبایی ناوخۆوە بوونەتە مەیدانی ململانەی دەوڵەتان و هەر ڕۆژەی لەلایەن وڵاتێکەوە بە بەهانەی جیاواز بۆردومان دەکرێن. ئەمە لەگەڵەوەی پێشێلکردنی سەروەری عێراق و هەرێمی کوردستانە ترس و دڵەڕاوکێشی لای هاوڵاتیان دروست کردووە، بۆیە پێویستە دەستگا بەرپرسەکان سنوورێک بۆەوە پێشێلکاریانە دابنێن. سێەم، تایبەت بە بایکۆتی مامۆستایان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیە، ئەنجومەنی سەرکردایەتی پشتیوانی خۆی بۆ داوای ڕەوای مامۆستایان دووپات کردوتەوە و بە مافی مامۆستا و هەر فەرمانبەرێکی دەزانێ لە کاتی خۆیدا موچیان پێ بدرێت و بە پێی یاسا و ڕێنماییەکان پلەیان بەرز بکرێتەوە. جێگەی خۆیەتی حکومەتی کاربڕێکەری هەرێم لە بری سزا و فشار و گواستنەوە و موچەبڕین بەڵێنی جێبەجێکردنی هەندێک لە داخوازیەکانیان پێ بدا بۆ ئەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن بکرێتەوە. چوارەم، دوای زیاتر لە 4 مانگ لە بردومان و پەلاماردانی ڕژێمی زایۆنی بۆ سەر غەزەی گەمارۆدرا و کۆمەڵکوشکردنی خەڵکەکەی و وێرانکردنی ماڵ و ژێرخانی غەزا، قارەمانێتی و قوربانیدانی خەڵکەکەی و هێزە خۆڕاگر و خەباتکارەکانی جێگەی ستایشە. پێنجەم، ئەنجومەنی سەرکردایەتی سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکا کە بە هاوکاری و پشتیوانی خەڵکی خێرخوازی کوردستان هاوکاری مرۆیی و خۆراک و دەرمان و پێداویستی پزیشکی گەیاندووەتە غەزەی کارەساتبار. لە هەمان کاتیشدا بەردەوامی هێرش و پەلامارەکانی زایۆنیەکان و بێدەنگی بەناو کۆمەڵگەی نێودوڵەتی لە بەرامبەر ئەو هەموو تاوان و کۆمەڵکوژی و وێرانکاریەدا نیشانەی بێویژدانی و دڕندەی خۆراوا و کارتۆنی بوون و نیفاقی ڕێکخراوە نێودوڵەتیەکانە کە لە ئەس خەڵکی ستەمدیدە و برینداری غەزا کەڕ و کوێر و لاڵن.